ئەم ئیبراهیمی حەربیە ئەم پیاو چاکە گەورەیە باسی بشری حافیەکە باسی یەکێکی ترەکە کە لە خۆی زۆر گەورەتر ئەفەرمێ بەغداد هیچ کەسێکی پەروەردە نەکردووە بەرهەم نەهێناوە بە عەقڵی کامل بە حیفزی بەهێز بە زمانێکی پاراو کە هەموو مویەکی لەشی دەرس و عیلم و عیبرەت بێ وەکو بشر الحافی ئەمە ئیبراهیمی حەربیە کە خۆی ئەوەندە پیاو چاکە یەکێکە لە تەلەبە جوامێرەکانی ئیمامی ئەحمەد بن حەمبەل یەکێکە لە تەلەبە زیرەکەکانی ئیمامی ئەحمەد بن حەمبەل صاحبی کتێبی غەریب الحەدیثە کە 3 مجەلەدە ئەم پیاوە بەڕێزە باسی یەکێکی ترەکە کە ناوی بشر الحافی ئەم ئیبراهیم الحەربیە پیاو چاکە خاوەنی عیبادەتەی کە 50 دانە ساڵ ئەفەرمێ غەیبەتێکی لێ نەبیسترا 50 ساڵ لە مەجلسی ئیبراهیمی حەربیە کەسێک غەیبەتی مسلمانێکی نەبیست ئەم پیاوە ئەفەرمێ ما أخرجت بغداد أتم عقلا من بشر ولا أحفظ لسانا كان بكل شعرة منه عقل أم بشر وقتك كمرد إمام أحمد كري حنبل فرموي مات والله ما له من نظير إلا عامر بن قيس هو بشر مردو بلان بخوان نموني نية مقر عامري كري قيس إمام أحمد درباري فرموه من بيت بشر خرج الورع ورع خواناسي و پارێزکاری لە ماڵی بشرا گەورە بووە و پەروەردە بووە وەرع لەویا گەورە ئیمامی ئەحمەد خۆی کتێبێکی هەیە بە ناوی وەرع تەسەور کە نەبێ خۆی چەند معجب بوو بێ بە بشر الحافی هەزانن بشر الحافی خۆی چێ بشر الحافی بۆ خۆی کابرایەک بوو جەردە ڕێگر خراپەکار شەرابخۆر ئەهاتە سەر ڕێگای خەڵکی ڕوتیەکردنەوە و لێشی ئەدان لەسەرەوەی کە کەمیان پارە پێ جارێک بشر الحافی خۆی جێڕێتەوە ئەفەرمێ پارچە چەرمێکم بینیەوە ناوی خوای تیان نووسرا لەو کاتیکە خەریکی خراپەکاریە ئەفەرمێ پارچە چەرمێکم دۆزیەوە ناوی خوای لێ نووسرا بوو زۆرم پێ ناخۆش سەیریکەن برانی بەڕێز خەڵکێک هەیە سەرخۆشە زیناکارە خراپەکارە ئێمە ئازانین ئەم پیاوە زۆر ملحید و بێدینە بەس لە ناخیا ئیمانی هەڵگرتووە و ئاوێنەکەی دڵی خۆڵ و تۆزی ئەخلاقی لێ نیشتووە گەرفوویەکی لێکەین و دەستێکی مهرەبانی پیابێنین پاک بێتەوە چەند کەس دێتە ئەم ژوورانە لەگەڵ ئێمە لە باڕێکەوە هاتۆتەوە پێکەکەی لەولاوە داناوە هاتۆ گوێ لە ئێمە بگرێت ئەمە لەم نەوعی بشر الحافیە بشر الحافیە فەرمێت چەرمەکەم کە هەڵگرتەوە ناوی خوای تایە دڵم لەرزی زۆرم پێ ناخۆش بوو ناوی خوا ئاوا کەوتووە دەستم کرد بە جرفانە 2 درهەمم پێ چوم 2 درهەمەکەم دا بە عەتر هاتم چەرمەکەم بە عەتر شت دوای بردم خستمە کونە دیوارێکی بەرزە سەیریکەن برانی بەڕێز پارچە چەرمێکە ناوی خوای لەسەر نووسراوە 2 درهەمی پێ داوێتی بە عەترێک چووە بە عەتر ئەم چەرمەی شتووە لەبەر خاتری ناوی خوا بۆی لە عەرزەکە نەکرد ئەڵە شەو هاتمەوە ماڵ لە خەوما پیاوێکی ڕیشسپی نورانی هات پێی وتم وتی خوای گەورە بەڵێنی داوە مادام تۆ ناوی ئەوت بە پاچی ڕاگرت خوای گەورەش ناوی تۆ بە پاچی بەرز ڕاگرێ و بڵاویشی کات هەڵێ هەروەکو خەوێکی سیر هاتە پێش چاوم و وتم هەر ڕەنگە دیارە تەسیری ئەو خەوەیە لە دڵ و دەروون بۆ بەیانی ڕەفیقەکانم هاتبوونە لام و لە حەوشە بوو بەرنامەیەوان دانا چی بکەیت
یەکێ لە دەرگایدا بە یەکێک لە کەنیزەکەکانم وتم بڕۆ بیکەڕە کردیەوە و کابرایەکی ڕیشسپی نورانی پاک بە ئافرەتەکەی وتوتی ئەم ماڵە هی چێ خاوەنی ئەم ماڵە عەبدە یا حورە یعنی کۆیلەیە یان سەربەستە کەنیزەکەکە وتی سەربەستە وتی سەرێکی بادا وتی سەربەستە ئەگەر عەبد بوایە حەقی عەبدایەتی ئەزانی ڕۆیشت کابرا جارێکە شاتەوە ژوورەوە و بشر لێی پرسی وتی چێ بوو چی بوو وتی وەڵا کابرایەکی پیرێک بوو هەرەوەندە لێی پرسی وتی ئەم ماڵە هی چێ صاحب الدار حر أم عبد فقلت حر فقال صحيح لو كان عبدا لاستعمل أدب العبودية بل الراست أقر عبد وايا بالراستي رفتاري عبدايتي كرت هو جا بشر لتاوى ببيبتي راي كرددر لما هو بيلن بشر الحافي يعني بشري بيبتي راي كرددر والرويش كابرا بدوزيتو كبينيو تماشای دەموچاوی کرسێرەکە هەرەو پیاوەیەکە لە خەوەکەی بینیوێت ئەوجا بڕیاریدا بگەڕێتەوە بۆ ئیسلام بوو بەو ساحەبی عیبادەتە بوو بەو بیشرە الحافیە گەورەیە کە ئەو ئیمامە بەڕێزانە ئیمامی ئەحمەدی کوڕی حەمبەل کە 600,000 حەدیسی لەبەرە ئاوا مەدحی بیشرە الحافیە ئیبراهیمی حەربی کە 50 دانە ساڵ غەیبەتی نەکردووە کە 10 دانە ساڵ چاوی چوەرە و شاردوێتیەوە لە خێزانەکەی ئاوها مەدحی ئەم پیاوە بەڕێزاکە ئەم بیشر الحافی ئاوا مەشهور خەڵکێکی ژۆزانە هەر لە عالەمی تەسەووفایە مادام سۆفیەتەوە وازی لێبێنی هیچ دەرسێکی لێ وەرنەگرێت تەسەووف ئەوە نییە برایانی بەڕێز تەسەووف بریتیە لە خواناسی لە ڕێبازی ئەم دینە وەکو شێخ جونەیدی بەغدادیەی فەرموو لە قورئان و سنەت ليس التصوف لبس الصوف ليس التصوف لبس الصوف ترقعه ولا بكاءك إن غنى المغنون بل التصوف أن تصفو بلا كدر وتتبع الحق والقرآن والدين صوفي قريتي أماك شوان أم قرآن كوي كبيكي بمنهجي خوت شواني أم دين كوي كحق بناسي وبيوي بابند بي ئەمانە پێشەوامە پێشەوای ئەهلی ئیسلام ئەمانەن ئەم پێغەمبەرە نازدارانە ئەم سەحابە بەڕێزانە ئەم تابعینە خواناسانە ئەم پیاو چاکانە ئەمانەی کە لە شەونێژە سەیری شەونێژی ئەوانەکەیت و پێت تەعەجوبە کە ئەمانە وەکو بەشەر ماون کە ساغ و سەلیم ماون کەچی سەیرەکەی سبەینش تاجرن و دوکاندارن و بەڕێوەبەری ئەم شارستانێتی ئیسلامیە گەورێن هەر یەکێ لەمانە خاوەنی ئەو هەڵوێستانن ئەمانەیە کە دوعاکانیان ئاوا کرد و گیرا ئەبوو ئەمانە بوون ئاوا شەو نوێژیانە کرد و ئەپاڕانەوە ئەمانە بوون کە هەر یەکێک لەوانە هەوڵێدا کە نەفسی خۆی بۆ خوا تەرخان بکە بە نەفسی خۆیەوە دەی بۆ خوا پاک بەرەوە سەرڕاست بە لە دیندارێتی خوای ئەمانە پێشەوای ئێمە اقتدای ئێمە بەمانەیە ئەمانە نمونەن پێش ئێمە ڕۆیشتون و سەرقافڵەن و ئێمەش اقتدا بەوانەکە یا ڕەبی خوایە بمان خەرە سەر ڕێگای ئەوە یا ڕەبی خوایە و خۆشەویستەی کە بەوانت بەخشی بوو بە ئێمەشی ببەخشە خوایە ئەو شێوەی کە ئەوانە پاڕانە و ئێمەش فێر کرد خوایە بەو شێوەی کە قورئانیانە خوێند ئێمەش فێر کرد خوایە بەو شێوەی کە تۆیانە ناسی ئێمەش فێر کە تۆ بناسی خوایە بەو شێوەی کە ئەلاڵانەوە و ئەپاڕانەوە و دوعایانە کرد و فرمێسکیانە ڕشت خوایە بەو شێوەی کە بۆ تۆ سڵحابوون بمان سڵحێنە بۆ خۆت خوایە خۆشەویستی خۆت بخەرە دڵ و دەروونمانەوە و گەشە بە ڕۆحمان خوایە دەروونمان ئاسوودە بکە خوایە بە نووری خۆت بەرچاومان ڕۆشن کە خوایە قورئانەکەت بکە بە ڕێبازی ژیانمان بە بەرنامەی ژیانمان خوایە لە نووری خۆتمان پێ ببەخشە تاک و حەق و باتڵ لێک جوداکەینەوە خوایە لە نووری خۆتمان پێ ببەخشە تاک و
لە تاریکستانی جاهیلیەتە بزانین ڕێگای تۆ بدۆزینە. خوایە بۆ خۆتمان بسڵحێت، خوایە ئەم دڵی بووە بە زبڵدانی گوناح، خوایە پاچی کەرەوە و خۆشەویستی خۆتی بخەرن. خوایە ئەم ڕەفتارە جاهیلیانەی کردومانە، ئەم هەڵوێست و گوناح و بارە تاوانەی بەسەر شانمانەوەی، خوایە بەم تەوبەی کە کردومانە لەسەرمانی سووک، خوایە بەدەستی خۆت لەسەرمانی لا، خوایە دەی ڕەمەزان و بمان خەرە ڕیزی ئەو کەسانەی بەر ڕەحمەتی خۆتت خستون، ئازادت کردوون، قوتارت کردوون لە ئاگری جەهەنەم، خستوتنەتە بەر لێ خۆشبوونی خۆت. یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکە، خوایە بەزەیت بە حاڵمان نەبێت، خوایە کۆمەڵێ خەڵکی غەریب ڕوومان کردەوە تۆ، خوایە غوربەتەکەمان لێ قبوڵ بکە، خوایە دەستی خۆت بەسەرمان ئەبێنی، خوایە بە مەعیەتی خۆت لەگەڵمان بێ، خوایە بە قودرەتی خۆت پشتمان بگری، خوایە بە فریشتەکانی خۆت ئاگار لێمان بێ، خوایە بمان کەی بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینە، خوایە دڵ و دەروونمان پێکەوە جۆش بێت، خوایە بمان کە بە یەک کۆمەڵکاری بەهێزی خاوەن عیزەت و کەرامەت و خاوەن ڕم و شمشێرە کە بتوانێت مقەدەساتی مسڵمانان بپارێز. خوایە ئێمە تۆبەمان کردووە، هەو هێز و عیزەت و کەرامەتەمان بە پێشەوایەتی پیا و چاچێکی تر پێ ببەخشە ئەوکو مامۆس ئەمەلا عوسمانی ڕەحمەتی، خوایە غەزەبەکەی بەنی ئیسرائیل لە ئێمە نەگری، خوایە ئێمە هەرچەند مقەسر بووین، خوایە تۆ بە لوتف و ڕەحمەتی خۆت بەزەیت بە حاڵمان نەبێتەوە یارمەتی دەرمان، خوایە لەم جیلی دووەمە سەر لە نوێ کاروانی ئەم جیهاد و تەوحیدە بگەێنیتە مەنزڵێکی عیزەت و کەرامەت و ومێدی دارالئیسلامێکمان پێ بکە، خوایە لای تۆ دوور نییە، یا ڕەبی خوایە لێمان قبوڵ بکە، یا ڕەبی خوایە ئەم فرمێسکانی بۆ تۆ ئەتکێ، خوایە بیکەی بمایی کوژانەوەی هەڵم و هەڵاوی جەهەنەم، خوایە ئەم ئاهانەی لە دڵمان دەرەچێت بیکەی بەهێزێ ئاه و هەڵاوی جەهەنەممان لێ دوورخات، یا ڕەبی خوایە ڕەحممان پێ، خوایە ڕەحم بە دایک و باوکمان بکە، قەڵەمی عەفوت بەسەر گوناهیانە بێنی، خوایە لێیان خۆش بی، یا ڕەبی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت لەوانیش خۆش بی و لە ئێمەش خۆش بی، لەو مامۆستا بە ڕێزانەش کە پەروەردەیان کردوین و لەو کەسانەش کە ئەجریان لەسەرمانە لە ئاڕاستەکردنی دینیمان و پابەندبوونی شەرعیمان. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما.